پرۆژەی هەژماری من لە ئێستادا ڕوبەڕووی ئاستەنگی جددی بۆتەوە کە دڵەڕاوکەی لای موچەخۆران لە زۆربەی پارێزگا و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دروست کردووە. ئەم کێشانە وایان کردووە ئامانجی سەرەکی پرۆژەکە کە ئاسانکاریە بۆ وەرگرتنی شایستە داراییەکان بکەوێتە ژێر پرسیارەوە. تقریبا من نزیکی 2 ساعت لێرەوە ساوم. پارەکە زۆر قاوە، هەندێک جار کای بیستیڵە کارەبانیە، هەندێک جارە لە سیستەمەکە ڕاگیرێ، هەندێک جارە لە پارێتیان نامێنێت بەو شێوازەیە. موچەکەەوەی کە من زانیاریم هەبێ وا بزانم لە تا 25,000 ئەگەر زیاتر نەبێ پەنجایەکان هێنێ بۆ منون 150 ما باقیەوەی تری کامێنێت و بۆ ڕایەکی دەچێتە سەر زیایەکە وەریەگری. هەروەڵا بۆ خۆی سەجاری وایە 2 ساعت چاوەڕێ ئەو کاڵە پارێتیانە. ئەبێ خەڵکە فەقیرە هەمووی اختیارە، هەمووی نەخۆشە، هەمووی لە شوێنی دوورەوە هاتەوایان. گرفتەکان خۆیان لە نەبوونی نەختینە لە ئامێرەکانی ATM گرفت لە ڕاکێشانی پارە دەبینێتەوە. بەشێک لە موچەخۆرانی شەڕڕێی هاتنی نامەی هەژمارەکانیان بەڵام تەنها پسوڵەیان بۆ گەڕاوەتەوە. ئەمەش بۆتە هۆی دروستبوونەوەی قەرەباڵخی و نۆرەیەکی زۆر لە بەردەم بانکەکاندا. والله تقريبا 3 ساعات لێرین. برادر لە وەریگر گوتی 100,000 لێ بڕیەوە. خراپترە بێت باشتر نابێت. بە سێ شوێنە گوێشتا مەعاشم وەرنەگرتووە. تۆڕیانەکە هاتمە خوارد لێ وەرم گرت 600 مایە وەرم نەگرت. دیای نەما ناوەڵە پارێتیان چیەکەن دوایی چۆن هاتینەوە بەرای چاوەڕێنێ بداین چیمان پێ. هەڵە چاوەڕێک. بەردەوامی ئەم دۆخە ناومێدیەکی زۆری لای موچەخۆران دروست کردووە و پرۆسەکەی گەڕاندۆتەوە بۆ خاڵی سەرەتا بۆیە داوا دەکرێت لانە پەیوەندیدارەکان بە خێرایی کێشە نەختینەیی و تەکنیکەکان چارەسەر بکەن بۆ ئەوەی چیتر موچەخۆران تووشی ئەم جۆرە گرفتە دووبارە بووانە نەبنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.